و پاشان لە کاتی پێگەێنانی ئەم کابینەیەدا تایتڵی کردار شەرتە. کردار لە هەموو پرۆژەکاندا بە کردار خزمەت بە خەڵکی کوردستان و بە ناوچە جیاوازەکانی کوردستان بکەین. لێرەوە دەپرسین ئەم جوملەیە ئەم تایتڵە چەندە پراکتیزە بووە لە ناو شاری حیاتەکەی سلێمانیدا، چەند دەتوانراوە کردار شەرتە بێتە مۆدێلی کارکردن لە ناو فەرمانگە و لە ناو کاروبارەکانی حکومەتە لە سلێمانی. بۆ قسە و باسکردن لەسەر ئەم لایەنانە بە پێویستمان زانی سەرداری نووسینگەی تایبەتی سەرۆکی حکومەتی هەرێم لە سلێمانی بکەین، لەوێدا دیدارێکی تایبەت لەگەڵ بەڕێز لەتیف شێخ عومەر بەرپرسی ئەو نووسینگەیەدا بکەین. کاک شێویان سوپاسی ئامادەبوون دەکەین. من سوپاسدانەکەم بەخێر بێن. بەڕێزان بۆ ئاگاداری بە ڕێزیشتان ئەم بەرنامەیە لە دوای دەوامی فەرمی ئەم نووسینگەیە تۆمار کراوە لەبەرەوەی لە کاتی هاوڵاتیان نەگرین. کاک شێخ، کاری ئەم نووسینگەی و گرنگی ئەم نووسینگەی لە سلێمانی نووسینگەی حکومەتی هەرێم لە سلێمانی بۆ چیە گەڕێتەوە؟ خۆی ڕاستەکەی ئێرە نووسینگەی تایبەتی سەرۆکی حکومەتی هەرێمە یەک نووسینگەی هەیە، بەشێکی لە سلێمانی شوکارەکانێکە، بەشێکی تری لە هەولێر. یەک نووسینگەیە ئەرک و فەرمانەکانیان بەگشتی یەکە، بەس هەندێک ئیشی تایبەت هەیە کە لە سلێمانی ئەکرێ بۆ توانی بڵێ نووسینگەیەکە بەهۆی وەزە جوغرافیەکەەوە بەشێکی لە سلێمانی ئیش و کارەکانێکە، بەشێکی لە هەولێر. جاری واشە ئێمە بەشێکمانەچین لە هەولێر ئیشەکانمان جێبەجێەکەین، بەشێ لە نووسینگەی تایبەتی سەرۆکی حکوومەت ڕۆژانی واهەیەن لێرە ئیش و فەرمانەکانیان جێبەجێەکەن. ئێمە ئەم نووسینگەیە فەلسەفەی دروستبوون و حکمت لە دروستبوونی لە سەرەتای کابینەکەەوە لەوە بوو کە ئیشوکاری هاوڵاتیان ئاسانتر بکە، گەیشتن بە حکوومەت و بە سەرۆکی حکوومەت ئاسانتر بکە. حکوومەت ئاسانتر ئاگاداری و نزیکتر ئاگاداری کێشەکان، گرفتەکان، داواکاریەکان، ڕەخنەکان، داخوازەکانی خەڵک بێ. بە ملەخەسی قساوەیە حکوومەت و کابینە لە سەرەتاویستی و ئێستەشی لەگەڵ بێ بەردەوامە کە حکوومەتێکی خاچی بێ، بۆ معنایی کە بە ئاستەم توانیت حکوومەت جا بکەیتەوە لە خەڵک، بۆ معنایی ئەو حکوومەتە نوێنەی ڕاستەقینەی خەڵکە، بەدەنگی خەڵگاتووە، بۆ ئەوش هاتووە لەو ماوەی کە هەڵبژێراودەنگی پیراوە خزمەتی خەڵک بکە، بەرژەوەندەکانی خەڵک، ویستەکانی خەڵک بە پلان و بەرنامە جێبەجێ بکە. ڕۆژێکی ئەم نووسینگەیە لە ئیشکردن ناتوانی ئاوەدا بەش بکەیت. لە هەفتەکەیە 7 ڕۆژ ئەم نووسینگەی ئیژەکە، نە پشوو نە جەژن نە هیچ ڕۆژێکی عوتڵەی نییە. 7 ڕۆژ ڕۆژی زیاتر لە 12 سەعات. ئەو ڕۆژانەی کاک دکتۆر بەرهەم لێرەیە کە زۆرترینیان پێنجشەم و جومعە و شەماکە لەگەڵ هەندێ لە پشوەکان و لە جەژنەکانیشە، ئەو ڕۆژانە لە بەیانیەوە تا ئێوارەیەک تا شەوی درەنگ ئیژەکرێ لێرە. دکتۆر بەرهەم و تیمەکەی لەو ڕۆژانەیە پرۆژەکانی سلێمانی وە گەرمیان و ئەم دەوروبەرە بەسەرەکەنەوە مەیدانی لەگەڵ پارێزگا و بەڕێوەبەری فەرمانگەکان و بەڕێوەبەرە گشتیەکان بەسەر پلان و بەسەر پرۆژە و بەسەر بەرنامەکان هاچنەوە و چێشیەکەنەوە و پلان و بەرنامەی تازە دائەنێن لەگەڵ پرۆژە خزمەت گوزارەکان، بەڕێوەبەری پرۆژە خزمەت گوزارەکان، فەرمانگە خزمەت گوزارەکان پرۆژەکانیان بەسەر ئەکەنەوە و قسە و باز لە پرۆژەی تازاکەن و بیرۆکەی پرۆژەی تازە مناقشاکەن و بڕیاریشی لێن لەگەڵ فەرمانەکانی پێویست بە کاروباری پۆلیس و ئاسایشە دائەنیشن و ئاسایشی ئەم ناوچەیە بەسەر ئەکەنەوە و لێ ئەپرسنەوە و لێ ئەکۆڵنەوە و ڕێنمایشی ئەکەن. وەختێکی زۆر کاک دکتۆر بەرهەم لەو 3-4 ڕۆژەی لێرا بێ لە هەفتەیەکە تەرخانەکە بۆ بینینی هاوڵاتیان، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، NGOکان، خەڵکی قەزا و ناحیە و لادێ و دوورەدەستەکان، کەسوکار و نەوەی ئەنفالکرا و شەهیدەکان، هەروەها لەگەڵ ئەو فەرمانبرانە و ئەو فەرمانگانە کۆ بێتەوە کە کێشەیەکیان هەیە و لیان ئاسی بووە ویان چارەسەر ناکرێت. کاتە بەردەوام دەرگای ئەم نووسینگەیە کراوەیە بەڕووی هاوڵاتیاندا. وەک عەرزم کردی
لە هەفتەیەکە 7 ڕۆژ هەموو ڕۆژە تاکو ئێوارە و ڕۆژانەی کاک دکتۆر بەرهەم لێرە بێ تا 6 درام ئەو ڕۆژانەی کە ئەمێنێتەوە کە ئەو لێرە نییە ئێمە ئەو 4-5 ڕۆژە فەرمان و بڕیار و ڕاستپەردەکانی ئەو چەند ڕۆژی ئەو جێبجێەکەین سەر ڕای ئەوەی کە ئێمە لە ڕێی بەشەکانمانەوە بەشێکمان هەیە بۆ بەشێکی هەندەسی زۆر چالاکە لە باشترین مهندسەکانی ئەم شارە کە بە هاوەنی و هاوکاری لەگەڵ بەشی متابعی فەرمانگە و دائیرەکانی ترا بە ئیستیمرار و بەردەوام لە پرۆژەکانە پێچێتەوە سەرۆکاریانەکە لە کێشەکانیانە کۆڵێتەوە ڕیپۆرتی کێشە و ئاسانکانیانەکە ڕاستەوخۆ بۆ جەنابی سەرۆکوەزیران و بە دوای ئەچێ تاکو چارەسەرێکی وەرەگری و بڕیارێکی پێوەرەگرێ تاکو هیچ پرۆژەیەک لە وڵاتەیە کێشەکانی دوانەکەوێ ڕۆتین نەیهێنێ و نەیبە و دوای نەخا بێجگە لەو ئێمە خۆمان لێرە لە بەیانی و تاکو عەسریی درەنگ هاوڵاتیان فەرمانبەران بەڕێوەبەری فەرمانگەکان هەچ کەسێک بیەوێت وتەیەکی هەبێ داخوازیەکی هەبێ پەیامێکی هەبێ داواکاریەکی هەبێ کێشەیەکی هەبێ بیەوێ ئێمە هاوکاری بکەین لە چارەسەرکردنیا هاوکاریەکەین بەڵام ئێمە لێرە لەبەرەوەی لێرە سەرۆکی وحدی ئیداری هەیە جەنابی پارێزگا بەڕێوەبەری فەرمانگەکان هەیە قایمقام و مدیر ناحیەکان هەیە ئێمە بە نەرمێکی زۆرەوە و مرونەتیشی زۆرەوە هاوەنیانەکەین بەبی ئەوەی تەخاتۆ بکەین لەگەڵ ڕێوشوێنی و ڕێنمایەکانی و ڕێکارەکانی ئیشکردنی ئەوان ئێمە هاوکاری ئەوان نین نەوەکو بەدیلی ئەوان و لە دوای ئەوانەوە لە پشتی ئەوانەوە هیچی شوکارێک ناکەین بەڵکو بە هامەنگی لەگەڵ یەکتریایکەین بەبی ئەوەی ئێمە بین بە بەدیلی ئەوان یا ئیشوکار لەوان پشێوێنین یا بە ڕێگایەکە بیکەین کە ئاراستەکەی لەگەڵ ئاراستەی ئەوانە جیابێ ئێمە یەکتری تاواکەین بەڵام ئەوەی کە ئەرک و مەسئولیەتی لەسەر شانە و ڕئیسی وحدی ئیداریە لێرە جەناوی پارێزگایە و ئەو مەسئولە لە بە مباشری لە هەموو فەرمانەکان و لە هەموو ئیشوکارەکان بڵێ کاک شێخ یەکێک لە بەڵا ئیداریەکان مەسلەی ڕۆتینە لە بەرنامەی لیستی کوردستانیدا باسی وەکرا کە سیستەمی تاکپەنجەری یەکپەنجەرەیی پەیڕەو بکرێ بۆ تا ئێستا ئەم سیستەمە ئەکتیڤ نەکراوە و ئەم نووسنگەیە چەندە هەوڵی داوە ئەو ڕۆتینە نەهێڵێت هاوڵاتیەک بۆ ئیمزای وەزیرێک بۆ ئیمزای بەڕێوەبەرێکی گشتی نەگاتە هەولێر خۆی یەکێ لە فەقراسەکانی بەرنامەی لیستی کوردستانی چاکسازی ئیداری بووە ئەو بەشێک لە چاکسازی ئیداری بەڵام لەم وڵاتەیە ولا لە زۆر وڵاتی ترا لەم ناوچەیە ئیدارە بە شێوەیەک ئیدارێکی تەقلیدیە و بە شێوەیەک بەهۆی ڕۆتین و بیرۆکراتیەتەوە تووشی کێشە بووە وا بە ئاسانی چارەسەر ناکرێ هەنگاوی زۆر گەورەی ئەوێ پلانی زۆری ئەوێ هەوڵ و کۆشتێکی زۆری ئەوێت ڕاستە ئێمە نەمانتوانیوە لەم قۆناغی یەکەمی کابینەکەیە سیستەم یەکپەنجەرەیی پیادە بکەین و هەوڵیشی بۆ ایراوە بەڵام هەنگاوی گەورەراوە بۆ کەمکردنەوەی ڕۆتین لە فەرمانگەکانە و بۆ دابەزاننی دەسەڵات بۆ فەرمانگە و بۆ ڕێوەبەرایەتەکان تاکو هاوڵاتی ناچار نەکرێ بۆ هەر مامەلەیەکی هاتوچێشی زۆر بکە بۆ بچێتە دەروی سلێمانی یا بچێتە هەولێر یا لە ناو شاریش هاتوچێشی زۆر بکە و ئێمە بۆ ئەوە دووشتی ئەساسیەتوانە بە نمونە بێن لە نێو ئەو هەموو شتانی کە کراوە زۆر شتکە لە بوارەیە یەکەمیانەوەیە کە سەلاحیەتەکانی هەموو بەڕێوەبەرە گشتیەکان کە لە هەولێرن دراوە بە بەڕێوەبەرەکان لە شارەکانی ترا لە پارێزگاکانی ترا کە ئەتوانن هاوڵاتی ئەتوانی بەبی بگەڕێتەوە بۆ هەولێر و بەڕێوەبەرە گشتیەکان لێرە ئیشوکارەکانی جێبەجێ بێ و ئەمە ئاسانکاریی زۆری کردووە وای کردووە لا مرکزێتی زۆر دروست بێ و بەڕێوەبەرەکان خۆیان دەستیان بکرێتەوە سەلاحیەتێکی مالی و ئیداریان هەبێ تا بتوانن ئیشوکاری هاوڵاتیان ئیشوکاری خزمەتگوزاری هەموو پێداویستەکانی ئیشی ڕۆژانەی خەڵک و دەوڵەتی جێبجێ بکەن دوم شتانەوەیە ئێمە لە سلێمانی دیارە لە هەولێریش کاری واکراوە من بە تایبەت باسی سلێمانیەکەم چەند فەرمانگەیەکمان بە نمونە وەرگرتەوە بۆی ئیش بکەین لە سەریان تایە ڕۆتین کەم بکەینەوە و سیستەمێک پیادە بکەین تایە کە بە ئاسانترین شێوە بەڵام بە شێوەیەشی یاسایی
ئیشوکاری هاوڵاتیان جێبجێ بێ. یەکەم جار لە فەرمانگەی باجەکانەوە کە چەند فەرمانگەیە کە خۆی بەڕێوەبەرایەتیشی گشتی و چەند فەرمانگەیەکی باجی هەیە دەستمان پێکردەوە بوو لە هەفتەی پێشوە بەڕێوەبەری سەرۆکی حکوومەتی هەرێم سەردانی کردن بۆی بزانانی شوکارەکان چۆنە ڕوا لەویە نمونەیەک بە هاوکاری لەگەڵ بەڕێوەبەر و بەڕێوەبەرە گشتی و فەرمانبەرە بەڕێزەکانی ئەوێ توانیمان نمونەیەکی تازە پیادە بکرێ لە خزمەتکردنی هاوڵاتیان تاکو ئیشیان ئاسان بکرێ بە کەمترین وەخت زۆرترین ئیش بکرێ باشترین نەوعیەت وە لە دایرەی تا هەردوو تاپۆی سلێمانیش هەوڵێکی وامان ناوە هاوڵاتیان خۆیان بە چای خۆیانی بین کە ئیشەکانیان ئێستا ئاسانتر باشتر سەلیستر ئەڕوا بڕێەوە. پێشتریش ئێمە فەرمانگەی زۆر باشمان هەیە لە سلێمانی کە نمونەن و هیوادارم هەموو فەرمانگەکانی کەش چاویان لێ بکەن وەکو فەرمانگەی پاسپۆرت و فەرمانگەی ئیقامە و چەند فەرمانگەیەکی کەشمان هەیە کە منەڵێم ئەمانە زۆر نمونین بەمانایانی فەرمانەکانی کەمان خراپن فەرمانگەکەشمان باشن بەڵام ئێمە باسی واکەین کە لەو فەرمانگانەی کە مۆدێلێکی تازە لە کاری ئیداری و خزمەتکردنی هاوڵاتیان و بەڕێوەبردننی ئیشوکاری هاوڵاتیان پیادەکرا و خەڵکیش بە چاوی خۆی ئەیبینی. بڵێ کاک شێخ مەسەلەیەکەیە ئێستا باسی یەکرێ قسە و باسێکە کە مەسەلەی دامەزراندن ڕاگیراوە و لە پاڵیشە دەوترێت کە حسەی سلەیمانی شاری سلەیمانی و بەشی سلەیمانی لە مەسەلەی دامەزراندنا کەمە ئەمە بوختانێکە یاخۆ ڕاستیە. دامەزران بەیژ نەوەگرانەوەستاوە ئەو بەڵێنێکی هیراوە بۆ 25,000 میلاک وەکو خۆیەتی بەتەنیا ئەوە چاوەڕێی ئەوەین کە بوجە تێپەڕێن لە پەرلەمان تاکو ئیشوکارەکانی دەست پێ بکە هەنگاوی گەورەن دراوە لە ڕووی ڕۆتینیەوە خۆ ئامادەکردن بۆ ئەوەی هەر بوجە پەسەند کرا ئیشوکارەکان جێبجێ پێم وایە لە هەر محافزەکانە دوا ئیش لەسەر ئەوە کراوە ماوەتەوە سەرەوەی کە ئەعلان کرێ چۆن فۆرمەکان تەوزیعکرێەوە هەنگاوی ئەخیرێتی لەوەی کە فۆرمەکان گەیشتە دەستی هاوڵاتی ئەو وەختە پڕەکرێتەوە ئەگەێنێت و شوێنی خۆی پێشبڕچێکە دەست پێکاوە پێی ئەو تعلیمات و ڕێو شوێنەی کە دانراوە مرکزیەن چێ لە پێش چێ بۆ چی ئەفزەلێتی هەیە دائەمزرێ چەندە ڕێگر دەبن لە واستە واستەکاری پێم وایە کە بەو شێوەی کە دانراوە ڕێگریشی زۆر زۆر گەورابێت لە واستە واستەکاری. بڵێ کاک شێخ مەسەلەی بودجە ئەم ساڵیش حکوومەتی هەرێم بودجەیەک لە ڕووناشیدا لەلایەن حکوومەتەوە پێشکەش بە پەرلەمان کرا پێگە و ئاستی سلەیمانی لەم بودجەیەدا چۆن دەبینی؟ وەڵا سەرەتا منە شتێک بڵێم دەربارەی بوجە بوجە بە تعریفە بەسیتەکەی ئەوەیە کە ئەو بڕەپارەی وڵات هەیەتی ئەو ئیمکانەتە مادی وڵات هەیەتی بە پلانێک تەوزیع ئەکرێ بەسەر ئەو پرۆژانەی لە بواری بینای تەحتیە و پرۆژە خزمەت گوزارەکان و لە بینای ئینسانە و پەروەردەکردنەوە لە هەموو بوارەکانی ترا بۆ ساڵێک تەرخان بکرێ بەپی ئەولوێتەکانیان بەپی گرنگیان بەپی بایەخیان لە وەجهنەزەری حکوومەتەوە و لە فەلسەفەی حکومڕانی لە وڵاتەوە وەختێکم قەزەی ئاوا وەرەگرێ و قەزەیەکی مالی ئیداری زۆر فەرقیە لەوەی وەکو قەزەیەکی سیاسی سێریەکەی و تەوزیفیەکەی بۆ مەسەلەیەکی سیاسی زۆر ئاساییە و هەر ئەبێ واژ بێ کە لە پەرلەمانە بوجە هەموو فراکسیۆنەکان لەو منتەڵەقەوە کە بەو بوجەی کە لە بەردەستایە بەو بڕەپارەی کە لە بەردەستایە زۆرترین باشترین پرۆژە جێبەجێ بکرێ بۆ وڵاتە مەگەر بوجە هەرەوە نییە کە تەوزیعکردنی بڕەپارەکانە بۆ پرۆژەی جیاجیا لە بواری جیاجیایە هیچ شتێکی هەیە وەختێک ئەمە تەوزیع بکرێ بۆ مەسەلەیەکی سیاسی بۆ بەکارهێنرێ وە چاواشەکاریی زۆریشی تیاکرێ ئەوەی لەکەوێتەوە کە دەستگای ئەلامەکان بکەونە ناو بازار لە خەڵکیەک کە لە بوجە شتێکی وا نازانێت قسەیەک بە زۆر دەربێنن لە معاناتی ئەو خەڵکی استیغلال بکەن بەوەی کە مادەم ئەو فەقیرە مادەم ئەو موچەکەی کەمە مادەم ئەو ناتوانێت وەکو خەڵکیکە بژی ئیتر بوجەکە هەمووی بە زمانی بازاڕی حەپەلوشەکرێ یا ئەدزرێ یا ئەخورێ لە کاتێکە دەرگای مناقشەکردنی بوجە و شوێنی مناقشەکردنی بوجە
پەرلەمانە و هەموو لایەنەکانی تریش بە میدیا و بە منەظەماتی مجتەماعی مەدەنی و بە هەموو کەسێکی و هاوڵاتیش دەتوانێت بەشداری بکە بە پێش ئەوی بودجەکە بچێتە پەرلەمان بۆ قسەی خۆی لەسەر بودجەیە کە چ پرۆژەیەک گرنگترە لە چ پرۆژەیەک کام پرۆژە بێ پێش چ پرۆژەیەکی کەوێت لەکوێ هەغنیە پارە سەرف کرێ و لەکوێ هاخە سەرف کرێ ئەمە هیچ دەخلێکی بە سیاسەتەوە نییە پێشم وایە هەر حکوومەتێک لە پێش هەموو کەسێکە لە قانزاجی خۆیەتی ئەو بڕەپارەیە بە باشترین شێوە لە خزمەتی هاوڵاتیانە جێبجێ بکە و تەرخانی بکە کەواتەوە ئێستا هەندێک لەلایەنەکانی معارەزە دەکەن لەسەر بودجە تەنها مزایەدەیەکی مەسلحەت خوازی خۆیان و هیچی تر بەداخشی زۆرەوە ئەمە بێجگەل لەوەی کە زەرر لە هەموو لایەکمانەیە وشیاری خەڵکیش بەلاڕێیا بە کاتێک تۆ کاسبێکی ناوبازار کە دەخلێکی زۆر کەمی هەیە ئەی دوێنی دەربارەی بودجە و خۆ سوالەکەی بۆ ئامادەکەی و پێی ئەڵێ ئەم بودجەیە ئەگەر باش تەرخان کراوە تۆ بۆچی فەقیری ئەویش لە معاناتی خۆیەوە واتی ئەگا و وایتی ئەگەێنی و وای ئەدوێنی و وای هێنی تەقسە مادەم ئەو فەقیرە مادەم ئەو لەو بودجەیە بڕێکی دیاریکراو ناچێتی ژیرفانی ئەوە بمباشری ئیتر بودجەکە هەموویە دزرێ و هەچ کەسە ئەو بودجەیە چێتە پەرلەمانی یا چێتە حکوومەت و چیسەی بۆ دانراوە هەچ کەسە پڕێکات و هیباتە ماڵی خۆی لە کاتێکە ئەو هاوڵاتی کە هەژاریشە کە موچەشی نییە مناڵەکەی چێتە مەکتەب بەخۆڕایی لە بودجە چێ خۆی کە سوکاری مناڵەکەی چێتە خەستەخانەکان بە خۆڕایی چارەسەرەکرێ لە بودجە چێ جادە بەکارێ نییە لە بودجە چێ کارەبای هەیە لە ماڵەوە ئاوی هەیە لە ماڵەوە بە سیارێکی زۆر هەرزان کاتوانی بڵێ نزیگە بێتەوە لە هیچ ئەو لە بودجە چێ هەموو ئەو بەردەرگا و ماڵی پاکرێتەوە لە بودجە ئەڕوا ئەپارێزرێ ژیان و سەر و ماڵی ڕۆژانە ئەپارێزرێ و ئاسایشی وڵاتەکەی خۆی کە سوکاری مناڵەکانی ئەپارێزێ لە بودجە ئەڕوا مەگەر ئەمە ئەو شوێنانە نین ئەو خانە نین کە بودجە بۆی ئەڕوا بۆچوو ئەڕوا بودجە بۆچوو ئەڕوا ئەڕات بۆ شوێنانی کە باسمان کرد ئەڕوا بۆ ڕێگەوبان ئەڕوا بۆ خەستەخانە ئەڕوا بۆ ئاو ئەڕوا بۆ کارەبا ئەڕوا بۆ موچەی هاوڵاتیان کە زۆربەی زۆری خەڵکی ئەم وڵاتە موچەی هاوڵاتیانە ئەگەر ئەو بودجێ هەمووی ئەدزرێ و بە زمانی ئەوان ئەخورێ و ئەدزرێ ئەم پرۆژانە بەچی ئەکرێ ئەگەر ئەتەوێ من لانی کەمی کە بۆم کراوە بە پەلە ئەو پرۆژانەی کە لە دووسێ فەرمانگەی ئەم شارەیە جێبجێکراوە پێت بڵێم تاکو وەڵامی ئەو ناوک خەڵک ئەو کەسەی خەڵک بە لاڕێیابە پێ بڵین بودجە ناخورێ بودجە ڕابوو ئەوە بڵێ کاک شێخینە سەر خاڵ بە خاڵ ئێستا بینە سەر لایەنە گرنگەکان کابینەی شەشەم بە سەرۆکایەتی دکتۆر بەرهەم بۆ مەسەلەی کەرتی تەندروستی چی کردەوە بۆ خزمەتکردنی ئەم کەرتە لە سلێمانی و ناوچەی سلێمانیدا من ناتوانم ئێستا هەمووت پێ بڵم کە کراوە ئەوەی کە کراوە زۆرە بەڵام ئەمێ هەندێک نمونەت بەمێ لە مختەیە کە بودجە لە مناقەشەکردنایە هەر هەندێک نمونەی بەسیتە دەدەمێت کە ئێستا بەپەلە ئامادەیان کردو بۆ مەسەلەن هەر بنکەی تەندروستی لەم ساڵایە کە ڕۆشت لە مالومە کراوەتەوە لە کوێسە بنکەیشی تەندروستی کراوەتەوە خانوو بۆ کارمەند دروست کراوە لە قازان بنکەیشی تەندروستی کراوەتەوە 12 شوقە بۆ کاروباری تەندروستی لە دەربەنی خان کراوەتەوە خەسەخانەیەکی 50 قەرەوێڵەیی لە سەی سادق کراوەتەوە نەخۆشخانەی پیرەمەگرون فراوان کراوە بینای بنکەی تەندروستی شارە زوور بینایشی زۆر گەورەیە دروست کراوە بنکەیشی تەندروستی لە ماوە دروست کراوە دیزاین کراوە بۆ خەسەخانەیەکی 200 قەرەوێڵەیی چارەسەری سروشتی دیزاین کراوە کاڵین دیزاین کراوە یانێ مەپارەی تێچووە دیزاینی خەسەخانەیەکی 200 قەرەوێڵەیی فریاکەوتن کراوە هەروە دیزاینی خەسەخانەیەکی گەورە و فراوانی لەدایکبوون کراوە لەگەڵ نۆژەنکردنەوەی نەخۆشخانەی ناڵبوون ئەمە بەشێکە لەو خەسەخانانەی وەلەو بنکە تەندروستیانی کراوەتەوە بەشێکن لەوە ئەوەی کار بەپەلە من دەسم کەوتووە بێجگەلەوە بۆ کڕینی ئامێری تەندروستی پێداویستە تەندروستیەکان سەدەها ملیۆن دۆلار سەرف کراوە هەر بۆ نمونە چەند شتێکی بەسیط لەم لیستە گەورەیەت بۆ ئەخوێنمەوە مەسەلەن بای 79 ملیۆن دۆلار بای
90 ملیۆن دینار مۆلیدە کراوە نەخۆشخانەی فریاکەوتن خۆپاراستن بای ملیۆنێک و 312,000 دلار ئامێرە کراوە بۆ تەشخیصکردنی نەخۆشەکانی و هەرس و جگەر بای 150,000 دلار پارچەیە دەک بۆ ئامێریکی قەسەرە کراوە ئەمانە شتی هەر زۆر بەسیتن کە سیر کە مەبالغی چەند گەورن مەسەلەن خەسخانەی شۆڕش کە خەسخانێکی زۆر خزمە گوزاریە بۆ خۆتان نەزان لە سلێمانی و دەوروبەریە چەند خزمەت بە کەسوکاری شەهیدان و پێشمەرگە و خەڵکیشی زۆری تریژەکە بای 281 ملیۆن دینار بەس کارەباکەی بەڕاکێشراوە ئەمە سێ چوار شت لە لیستێ بوو کە خوێنمەوە 38 دانەیەرەوە ئەوە سیان چوارێکی کە خوێنمەوە بزانە بای 100 ملیۆن دۆلار ئەجیزە پێداویستی تەندروستی کراوە کە ئاگاتە دەستی هاوڵاتیان بەبێ ئەوان پارێکی ئەوتۆ لە مقابلە بن و خزمەتیان ئەکرێ ئەو بواری تەندروستی زۆری شت هەیە کە ئێستا من ناتوانم هەمووی بخوێنمەوە ئەوە لیستێکی کێ کەلامە زیاتر لە 37 فقرەیە ئەخیریانم لە بەرچاوە 445,000 دلارە یەکیان 567 ملیۆن دینارە ئەمە هەمووی ئیشوکاری تەندروستیە کە لە وڵاتەیەکری ئەو پارانەیە کە تەرخان کراوە بۆ ئیشی ڕۆژانەی تەندروستی لە شاری سلێمانی بوجە بۆ ئەوی ئەڕۆ کەس نایدسێ بڵێ کاک شێخ چوارسەقەوڵەکە نەخۆشخانە چوارسەقەرەوڵەکە چی بەسەر هات یەکێک لەو ئیشانەی کە لە سلێمانیە بوو بە حکایەت وە خەڵکیشی زۆر کە حەق بوو خەڵکی زۆر قسەی لەسەر خسخانی چوارسەقەرەوڵەکە بوو وەو قەزەیە بەنەوعێک معقد بوو پێویستی بۆ کرد تیمێکی هەندەسی و ئیداری و مالی بۆ دروست بکرێ بۆی چارەسەری کێشەکەی بکە تاکو بە کەمترین زەرەر ئەو خەستەخانەیە بە باشترین شێوە بخرێتەوە سەر پێ هەر لە سەرەتای دروستبوونی کابینەکە باشتری بڵێم ئێشتا کابینی دەستی نەکردو بە ئیش ئەو تیمەی کە هاوکاری کاگدکتۆر بەرهەم بووین لە سەرەتای ئیشکردنا لە وەختی ئینتقالەکەیە ئیشوکارەکانیان گرتە دەست و بە نەرمی دەستیان کرد بە کۆکردنی معلومات لەسەری خۆشببختانە چەند مانگی پێش ئەعلانی وایان کرد کە ئیشوکاری خەسخانەکە تەواو بوو کەوتەوە سەرکاری خۆی ئەوی پێویست بوو لە ڕووی ئیداری و مالی و عەقدەوە و لە ڕووی یاسایی شۆمان جێبەجێ کردو ئیشی تیاکری بڵێ یەکێک لەو گلێ و گازندانە دەکرێت کەمی بنکەی تەندروستیە لە هەندێک ناوچە و لە هەندێک ناحیە و گوند و لە ناوچەی سلێمانیە حکوومەتی هەرێم بەرنامەی هەیە بۆ فراوانکردنی بنکەی تەندروستیەکان بۆ کردنەوەی بنکەی تەندروستینە زۆر من لەم ڕۆژانەیە کاک دکتۆر ڕێکەوتم لابوو باسمان لە ئەو مەسەلانە کرد هەموو ئەو کێشانی کە هەیەی بنکەکانی تەندروستی و تەندروستی بەگشتی بەرنامەیەشی گەورە فراوانیان هەیە بۆ دامزانی بنکەی تەندروستی لە زۆر شوێنی دوور دەست لە شاری سلێمانیە وەگەر خۆتان تااقەتانە بێ ڕۆژێک چەند و لەگەڵیانە بڕۆن لەگەڵ تیمەکانیان نابینن کە شەبکەیشی تەندروستی گەورە لە سەرانسەری ناوچەکانی دەوروبەری سلێمانی و تا سەر سنووری شێ دیارە بەڵام هەر شوێن ئەمێنێت کە پێویستی بەوەی بنکەی تەندروستی تیا بکرێتەوە پێویستی وێ بنکەی تەندروستی تایەت و فراوان بکرێ خەسەخانەی تیا بکرێتەوە تاکو خەڵک ژمارەی دانیشتوان زیاتر بێ و فراوانتر بێ دیارە پێویستی خزمەتی تەندروستیش زیاترە بێ و شار تاو نابێت بڵێ کاک شێخ بینە سەر لایەنێکی گرنگتر مەسەلەی کەرتی پەروەردەیە کابینەی شەشەم بە سەرۆکایەتی بەڕێز دکتۆر بەرهەم بۆ ناو سلەیمانی و ناوچەی سلێمانی چی کردووە بۆ خزمەتکردنی ئەم کەرتە لەکردنەوەی قوتابخانەی نوێ و نوێژەنکردنەوەی قوتابخانەکان یەکێک لە بەرنامەکانی کابینە هەڵمەتی بنیادنان و دروستکردنی خوێندنگای نمونەیەکان کاڵم خوێندنگای نمونەیی بمانای هەر پابلیک سکۆڵ خوێندنگای گشتی بەس بە شێوازی نمونەی لە بیناو لە تەجهیز و لەوەیە من عەدەدێکی ئەوم لا نییە ئێستا چەند کراوە بەزانم کە لە سلێمانی و لە هەولێر و لە هەموو شوێنەکانی کە هەڵمەتێکی فراوان بۆ دروستکردن و بینانانی خوێندنگای تازە هەم ئامادەی هەم ئیبتیدایی و بنەڕەتیش کراوەتەوە و ئەمڕۆ مامۆستا کەمال لام بوو دەربارەی کردی پەروەردە قسەمان کرد باسی ئەوەی بۆ کردم کە چەند خوێندنگایشیان هەیە لە مانگی 5 و 6 و تا مانگی 11 تاوا بێ و ئینشەڵا بۆ ساڵی ئایندە ئەتوانێت خوێندکاران تیا داوام بکەن وەکو پێم وتی ئەویش بواری پەروەردەش وەکو بوارەکانی تر لەگەڵ
زۆربوونی ژماری دانیشتوان کە بەردەوامە پێویستیش زیاترە بێ و ئەو بژە بێ بەردەوام خوێندرگەی تازە بکرێتەوە. من نەزانم کێشە هەیە، بەڵام ئەگەر مقارنەیە بکەیت لە 3-4 ساڵ لەمە بەرەو تاکو ئێستا وردە کێشەکان بەرەو کەمترە ڕۆن، کێشەی پەروەردەش بەرەو کەمترە ڕۆ لە جارە. بڵێ وەڕێزان پاشەم ناوبڕا دێینەوە لاتان. ئەم بودجەیە هی ئێوەیە و هەر بۆ ئێوەش سەرف دەکرێ. هاوڵاتیانی کوردستان، بودجەی ئەم ساڵ ئەم دەستکەوتانەی بۆ ئێوە تێدایە. بەردەوامبوونی سلفەی عەقار بۆ شار و گوندەکان، بەردەوامبوون لەسەر ناردنەدەرەوەی خوێندکارانی کورد بۆ تەواوکردنی ماستەر و دکتۆرا، دامەزراندنی 25,000 کەس بە عەدالەت و بێواستە و 25 ملیار دینار بۆ دۆزینەوەی هەلی کار و قەرزی بچووک، زیادکردنی سلفەی زەواج، پشتگیری سندوقی خانەنشینی بۆ کرێکاران و هاوکاریکردنی گوندنشینەکان بە پێدانی سلفەی کشتتوکاڵی بە جوتیاران. بودجە 3630 پرۆژەی خزمەتگوزاری بۆ سەرجەم ناوچەکانی هەرێمی کوردستان تێدایە. ئەم بودجەیە هی ئێوەیە و هەر بۆ ئێوەش سەرف دەکرێت. دووبارە سڵام. کاشێخ یەکێکی تر لە مەسەلە گرنگەکان مەسلەی ڕێگاوبانە. کابینەی شەشەم چی کردووە بۆ مەسلەی نۆژەنکردنەوە چاکردنی ڕێگاوبانەکانی ناوچی سلێمانی؟ بەڵێ من نەتوانم چەند ئامارێکم لایە بەپەلە چەند شتێکت پێ بڵێم. مەسەلەن ئەمە لیستی پرۆژە بەردەوامەکانی گشتی بەڕێوەبەراتی گشتی ڕێگاوبان و ئاوداکردن و نیشتەجێکردنی سلێمانیە. 9 پرۆژە ئێستا بەردەوام ئیشی تیاکرێ، تێچوونی گشتەکەی 314 ملیار 784 ملیۆن 274 هزار دینار هزار، یعنی 314 ملیار بۆ 9 پرۆژەی بەردەوام کەسە لە عەرزایە لە ڕێگاوبانە ئیشی لێکرێ. ئەو تەفاسیلەکەیەتی کە هەر 9 پرۆژەکەی کە دەست پێکراوە تەواو نەبووە. ئەو پرۆژانی تەواو کراوە 247 پرۆژەن لە نۆژەنکردنەوە ڕاکێشانی جادە کە 201 ملیار دیناری تێچووە. ئەو پرۆژانەی کە بۆ ئەم ساڵ خراونەتە بودجەی 2011ەوە و پێویستە لەم ساڵە جێبجێ بکرێن یا دەست پێ بکرێن 35 پرۆژەیە کە بۆ ئەم ساڵ 36 ملیار یان پێویستە وە خۆشی بای 163 ملیارە. لەم ساڵە بای 36 ملیاریان کاتەواوەکرێت کە 35 پرۆژەیە. یعنی مانە پرۆژی زۆرن و شەبکەیەکی گەورەن لە ڕێگاوبان لە سلێمانیەوە بەر چواردەورە لە گەرمیانەوە بۆ سلێمانی تا سنوورەکان. ئەگەر ئێستا هەچ هاوڵاتیش سیر بکە ئەبینیە کە شەبکەی ڕێگاوبانەکان زۆر فراوان بووە و زۆر ئیشان تیاکراوە، زۆر ئیشان باش بووە. هەر لێرەوە بۆ تاسڵوجە بۆ دوکان، لێرەوە بۆ عەربە